هەموو کاتێکتان باش بینێرانی بەڕێزی کەناڵی نارتیدوو بەرنامەی لەش ساغی. من دکتۆر گور ساڵح جاف لە زنجیرێک بەرنامە دێمە خزمەتتان بۆ باسکردن لە خەپلە یان حەبوو خۆراکە تەواوکەرەکان، ئەو شتانی کە بازارێکی گەرم و گوڕی هەیە و ئێمەش لە ڕووی میدیایەوە بە دواداچوونی خۆمان کردووە. لە ئەڵقەی پێشوو دابینیتان باسمان لەو خەپلانە کرد کە بۆ داوەزانی کێش بەکاردێت. اینجا لە مەڵقانەدا یان لەم ئەڵقەیە بە تایبەتی باس لەو تەواوکەرە خۆراکیان دەکەین کە خەڵک لە کاتی ڕاهێنانی وەرزشیدا بەکاریان دێنێت. جا چ جای بۆ بێ کە ڕاهێنان باشتر بکەن، یان بۆ بێ کە ماسوولکەکانیان گەورەتر بێت، یان هەر بۆ بێ کە بخوان پف بن، یعنی تۆزێک جسمیان گەورە بێت. لەم ئەڵقەی بەرنامەکەدا خوێندکارێکی سکوڵی پزیشکی لە زانکۆی سلێمانی هاوڕێ و هاوکارمە و ئەو لە باتی من بەشێکی بەرنامەکە پێشکەشەکات. باین باش باوانجان زۆر سپاس دکتۆر لەگەڵ کۆلێژی پزیشکیە خەریکی ماشەڕوا. تۆ خوێندکاری دواخۆناغەکانی کۆلێژی پزیشکیت یان سکوڵی پزیشکیت. لەگەڵ ئەم بابەتە کە ئێستا تۆزێک تۆمان خەریک کردو سەرقاڵمان کردووی بە بابەتی میدیایەوە چۆنە تەجروبەیەکی چۆنە؟ شتێکی زۆر تازە بۆ من و شتێکی زۆر باشە و دەستخۆشی لێکەم و زۆر باشە. تۆ جگەلەوەی کە خوێندکاری سکوڵی پزیشکی کەم بە مەبەست تۆ مەڵبژار بۆم بابەتە، چونکە تۆ باگراوندە پزیشکیەکە زانیت و لە دواخۆناغەکانی شایی جگەلەوە یاری ئاسنی شەکەی تو ئابزانم. ڕاست پرۆتین بەکارێنی؟ بەڵێ بەکارهێنی. پێش ئەوەی کە بخوێنی تۆ لەسەر بابەتە، پێش این بابەتەکانت بەمێ بۆی کە باگراوندت هەبێت لە ڕووی زانستیەوە، ئەوانە تەزانی کە ئێستایان زانی؟ بەشێکی زۆری مەزانی. بەشێکی زۆری دەزانی. خەڵک هەروایە بەس تۆ وای باوەڕ ناکەمەوەی کە لە بازاڕایی کرێت و لە کوردستانە ڕۆیە بەو زانیاریە تاوای هەبێ. زۆر باشە. بینەری کاک باوان و میوانەکانی تری ئەم ئەڵقەی بەرنامەی لەش ساغی بن بۆی کە بزانن سەرچاو و ئەسڵ و ئەساسی پرۆتین و تاواکەرە خۆراشیەکانی تر چین و چۆن ئەو کوڕکچە گەنجانەی کە وەرزشەکەن جە هەر جۆرێکی وەرزشکردن بێ بتوانن بە شێوەیەکی سەلامەت و تەندروست بەکاریان بهێنن. بەختێکی باش باوان. دامەزراوەی خۆراکی بریتانی ئامۆژگاریەکە کە ڕۆژانە پێویستە پیاوان 55 گرام پرۆتین وەربگرن و ژنان 45 گرام پرۆتین وەربگرن. لە خواردنی خۆراکی ڕۆژانەمانە لە تکەیەکی مریشکە کە 5 پلە ئەتوانین 75 گرام پرۆتینمان دەستکەوێ، یاخود 2 لەفەی مریشک و 1 کوب ماستا و 45 گرام پرۆتینمانەیاتێ. پێویستەکە ئێمە پرۆتینی تاواکەری خۆراک بەکاربێنین. بۆ ئەمە بەستا قسە لەگەڵ دکتۆر سیروان حامی دەکەین. ئەم پرۆتینی تاواکەری خۆراکە بە شێوەیەکی گشتی پێویستەکە بخۆیان نەخورێت. بەڵێ بەتاکید پێویستەکە هەموو مادەیەکی تاواکەری خۆراک پێویستە بۆ مرۆڤ، بە تایبەتی بۆ وەرزشەوانان، چونکە ئەم مادانە یەکێک تاواکەری یەکترین، هەرێکە بۆ شوێنێک دەچێت لە خانەکانی لەشە و خانەکانی لەش پێویستی بە هەموو جۆرە ڕەگەزەکانی خۆراکەیە. باشە، تۆ خۆت جەنابەت وەکو وەرزشکارێک و ڕاهێنەری هەڵبژاردەی عێراق ئەم پرۆتینانە ئەی بە تەلەبەکانی خۆت؟ بەڵێ بەتاکیدەوە کە ئەو خۆراکەی ئێستا لە بازاڕا هەیە بە جۆرێک نییە کە مەسەلەن حاجاتی یاخود پێداویستیەکانی ئەو یاریزانە پڕ بکاتەوە. یاریزانێک بۆ ماوەی 6 ڕۆژ لە هەفتەیەکە هەر ڕۆژی 2 ساعت ڕاهێنانەکە بەتاکید پێویستی بە هەموو جۆرە ڕەگەزەکانی خۆراکەیەوە. لە هیچ خۆراکێکیشا بە تەواوەتی ئەمە نییە، یعنی هەتا شتەکانمان تەندروست نییە، خۆراکەکانمان تەندروست نییە و خۆراکە فرێشانی کە ئێمە پێڵێن فرێش و لە بازاڕ ئەیکڕین و لە ماڵەوە لێ ئەنێن و ئەیخۆن تەندروست نییە زۆری، هەر لە مریشکەوە هەر لە گۆشتەوە هەر لە خۆراکەکانی ترەوە زۆربەی معالەباتە، زۆربەی ئەوەیە کە ئێمە سوودی لێوەرناگرین. بۆیە ناچار پەنە ئەبێنە بەر ئەو ماوەدە کیمیایانەی کە بە شێوەی مکملاتی غیزایی تەواوکەری خۆراکەن لە بازاڕەکانە، بەڵام ئەبێ ئەمەش زۆر بە وریایی بەکاربێت بە شێوەیە کە تۆ بزانی چ مارکەیەکە لە بژێری یاخود ئەو مارکانە ستانداردی جیهانین و چەندێک پێویستەوە نیسبەکەی چۆنە و چۆن ئەیدەی بە یاریزانەکە و لە چ کاتێکە بۆ ئەوی کاریگەری باشی هەبێت لەسەر ئەنجامی یاریزانەکە. ئەکرێ ئەم پرۆتینانە لە بریژە خۆراکەکان بەکاربێنرێت؟ نەخێت، چکە خۆی نای خۆی بە خۆیەتی پێوتێت تاواکەری خۆراک، واتە تۆ بێ خۆراکت خواردبێ پاشان بە تاواکەرەکەی تەواویکەی و تۆ پێویستت بە هەموو جۆرە ڕەگەزەکانی نییە. لەوانەیە تۆ بەشێک لە کریاتینت پێویست بێ، لەوانەیە بەشێک لە کاربۆیدراتت پێویست بێ، لەوانەیە بەشێک لە پرۆتین یاخود لە معادن ئاسنەکانت پێویستێ. بۆیە تۆ ئەبێ پێشوخت خواردنی تر خۆی مکملاتی غیزایی بریتێ لە چەند ڕەگەزێکی دیاریکراو کە پێویستە بۆ چەند ئامانجێکی دیاریکراوە، بەڵام خواردنەکانی تر تۆ ڕۆژانە پێویستە ئاو خۆی ڕۆژانە پێویستە هەموو ڕەگەزەکانی
خواردنی تر بە شێوەیەکی ئاسایی بەکاربێنی بۆ ئەوەی بەیەکەوە هەردووچیان ئەو ئاماژە بە پێکەن کە تۆ یاریزانەکە لە هیچ ڕەگەزێکی خۆراکی نوقسان نەبێت چونکە هەموو نوقسانیەک هەموو کەمبوونێک لە ڕەگەزی خۆراک لە لەشی ئەم یاریزانە ئەبێتە هۆیەوەی کە لە ڕۆژی پێشبڕکێ نەتوانێت ئاماژەکەی خۆی پێکێ. باشە باچی کریاتینی کرد بەکارهێنانی کریاتین و ئەم پرۆتین و چەند بەرهەمیشکە پێکەوە کارلێکی خراپ دروست ناکەن لەسەر لەش خۆی هەریەکە بۆ ئامانجێکی دیاری کراوە مەسەلەن کریاتین زیاتر بۆ ئەو کەسانەیە کە لە سیستمی ئەنایرۆبیک واتە لە سیستمی بێهەواییە لە ئۆکسیجینیا ئیشەکەن ئەو ڕاضانەیە کەوێتە ناو سیستمەوە کە بریتە لە ئەو یاریانەی کە لە بینی 0 ثانیە هەتا تقریبا 2 دقه ئەو لەو بینە ینی هەموو ئەو ڕاضانی کە جوهدی بەدەنێکەیە کەوێتە ناو ئەوە توانی مادماوەدی کریاتینی بۆ بەکاربێنی و لەسەر ئەوە کاربۆهیدرات بەکارێنی هەتا 3 دقه و 4 دقه پاشان لەسەر ئەوە پێویستە تۆ پرۆتین و چۆرەکان بەکاربێنن و ڕاکردنی ماراسۆن وەکو یاریزان بەرزکردنەوەی قورسایی خۆ یاریانەی کە پێویستی بە ئیدامەکردن و جوهدێکی بەدەنی مامناوەند هەیە بەڵام بۆ ماوەیەکی دوور و درێژ بەکارهێنانی پرۆتینانەوە کاتێکی دیاریکراو هەیە بخورێ واتە پێش یاری بێ دوای یاری بێ بانیان بێ بینی ژەمەکان بێت بەڵێ هەر تەواوکەرێکی خۆراکی کاتی تایبەتی خۆی هەیە پێویستە هەموو مکەملاتێکی غیزایی هەموو تەواوکەرێکی خۆراک لەو کاتە بخورێ کە بۆی دانراوە مەسەلەن بۆ نمونە پرۆتین ئیمتیساسی خاوە واتە ژینی لەیان خانەکانەوە تۆزێ خاوە پێویستە کاتێکی پرۆتین ئەتوانی لە ڕۆژێکە بەپی ئەو جۆری یاری کە تۆ یەکەی بۆ نمونە لە یاری ئاسن لە یاری بەرزکردنەوەی قورسایی یاخۆ لەو یاریانی کە بەنای ئەجسامە جسم بیناکە و چونکە ئەمەە ئەحماڵی ئەمینیتیایە ترشامینیەکانی تیاواکە کە جسم بە شێوەیەکی زۆر بنیاد بنێ بۆیە ئەمانە ئەتوانین لە ڕۆژێکە 5 بۆ 6 جاربی خۆی ینی کێشێکی وەر بۆ دروست ناکە بەڵام تەنها لەو کاتانە بێت کە تۆ یاریەکە ئەنجامەتی دووەرزشەکە ئەنجامەدەی کریاتین و کاربۆهیدرات پێویستە سەعاتێک پێش دەستپێکردنی ڕاهێنانەکان یاخود یاریەکان بخورێ بەم شێوەیە ینی هەیەک و کاتی تایبەتی خۆی هەیە ئەم پرۆتینانە پێویستەکە کێ بیات لەلایەن دکتۆرەوە لەلایەن ڕاهێنەری وەرزشیەوە لەلایەن جەنابتەوە چۆنە بێ بدرێت ئەمە شتێکە زۆر تایبێتە بە وەرزش یانی ئەمە مادەم باش لە وەرزش شەکەین ئەبێ ئەو کەسانی کە ئەمە ئەدەن بە یاریزانەکانیان پسپۆر بن و بە هەموو کەسێک ناکرێمەوە هەر لەسەر هەموو من بینیوە لەسەر هەموو ئەو قوتووی ئەو مەوادانە ئەو مکەملە غیزایانە ڕێنمایی تەواوی لەسرە یاخود ئەم کەسە کە پێویستی بەوەیە یەکسەر ڕاستەخۆ نەیخوا با بچێتە ناو ئینتەرنێتەوە با تەماشا بکە بە ئەو مارکەی لێ بزانێت چییە و پاشان بەپێ ڕێنمایەکانی ئەوە بخوات چکە ئەوەی داناوە بە تاکید چەند کەسانی پسپۆڕن پزیشکن و لە بواری تەغذیەی وەرزشیە با بڵێن قاڵ بوونەتەوە ڕێینێکی باشیان هەیە بۆی ئەمانە ڕێنمایان نووسیوە لەسەر قوتوان ئەگەر هەر کەسیشیان دەست ناکەی با لەسەر ڕێنمایانە بڕۆن و ئەگەر هینەکە با زیاتر پشت بە پسپۆر باسن کەس لە خۆیەوە بەکاری نەهێنێت چونکە ئەمە کاردانەوەی خراپ ئەبێت ئەگەر بێت و بە شێوەیەکی جوان و ئاراستەکراوە بە شێوەیە کە پێویستە خانەکانی لە شەسوودی لێوەرگرن بەو شێوەی بەکاری بێنی بۆیە هەموو بەکارهێنانێکی عەشوایی زەرەری زیاترەوە لە قازانجی زۆر چاکە شت هەیە لەناو ئەم پرۆتینانە هەبێ کە لەش خۆی ناتوانێت دروستیکە یا نتوانێت لە ڕێگەی خۆراکە وەرینەگرین ئەم پرۆتینانە پێمان بەخشن بەڵێ خۆی ئەمەی کە لەم پرۆتینانە من مەوادی کیمیایی مورەکەبن یعنی زۆر مەوادی تایە لە چەندین شت پێگاتووە بەڵام گرنگترین شت ئەوەیە یعنی تۆ کاتێکە مکەملاتی غیزایی بەکارێنی بە تایبەتی پرۆتین ئەبێ لە شوێنێکە ئەنجامی بدەیت کە ئۆکسجین هەبێ ئەوەی کە زۆر ئەبێتە هۆی ئۆکساندنی ئەو ماوادانی کە لە ناو پرۆتینە هەیە شیکردنەوەی ئەو مادانی کە جەنابەت باست کرد بۆ ئەوی هەریەکەیان بە شێوەیەکی جوان خانەکانی لەش بیمژێ ئەبێ لە شوێنێکە ڕاضەکەت ئەنجام بدەیت کە نیسبەی ئۆکسجین تایە زۆر بێ چونکە بەبێ ئۆکسجین ئەمانە تەفاعولاتی شیمیایی ناکەن بە تایبەتی بۆیە دووبارەیەکەمەوە زۆر تەرکیزم لەسەر پرۆتینە ئەبێ وەرزش لە شوێنێکە ئەنجام بدەیت و کاتێک کە پرۆتین ئەخۆی بۆ ئەوەی مکەملاتی غیزاییت پێبەخشێ ئەبێ لە شوێنێکە بێ کە نیسبەی ئۆکسجین لەو شوێنەدا زۆر بێت چونکە لە 100% پرۆتین پێویستی بۆ ئۆکسجینە بۆ ئۆکساندنی ئەو ماوادە خۆراکیانی کە زۆر زەرورن بۆ لەش لەناو خانەکانی لە شار حەز شوێنەکەیە کە کراوە بێت بە تاکید شوێنەکە هەڵ وەرزشیانە شوێنێکی گونجانین بۆ تەورین بە هەمویانە شوێنەکان من ئەبینم هەندێکیان گونجاون یعنی ئەقل تەهویەی زۆر بێ یعنی هەوا گۆڕکەی زۆر بێ یعنی تۆ ئەگەر لە شوێنێکی ئاوا بکەیت چەند پەنجەرەیەک بکەیتەوە و شوێنەکە تەپۆتۆزی زۆرتیانە بێ و خەڵکی لەوێ کارەکەن بە شێوەیەکی جوان و بە شێوەیەکی پرۆفشناڵانە شوێنەکەیان تەنظیم کردبێ کە نیسبەتی ئۆکسجین لەو شوێنە زۆر بێ هیچ کێشەیەکی بۆ دروست ناکات چونکە ئەگەر ئۆکسجین نەبوو لەناو خانەکانی لەشا ئەو پرۆتینە هەرچەندێک بخۆی سوودی لێوەرناگەی زۆر کەسە بینێ مەڵێ من پرۆتین زۆر بەکارێنم
خانەکانی لەشم گەورە نابێ پێی ئەوە نابم بەتاشی دەبێت سەبەبەکانی بزانێت یەکێ لە سەبەب گرنگەکانی ئەوەیە شوێنی وەرزشکردنەکە شوێت بەڵێ گونجاونیە چونکە ئەمانە ئەبێتە هۆی ئەوەی کە لەناو خانەکانی لەش ئۆکسیژین ئەلکترۆنەکانی خۆیان لە دەست بنەوە کە لە دەستی یا فڕی رادیکالەکان دروست دەبن و ئەو کات کە فڕی رادیکالەکانیش دروست بوون وای لێ خانەکانی لەشت هەمووی لەناوە بە ئەو ئۆکسیژینە با بڵین ئەو ئەلکترۆنی کە لە ئۆکسیژیەکان جیابێتەوە شوێنی خۆیان ناگرن کە جاریوان نسبەکەی بەرز دەبێتەوە بۆ لە 100 بۆ لە 120 بۆیە هەموو ئەو شوێنانی کە گونجاونین بۆ وەرزشکردن نەک مکملاتی غیزایی نەک پڕۆتین هەرچیەک بخۆی سوودی خراپی زیاتر وەک لە سوودەکەی. سەرڕای هەوڵ و مادووبوونی کۆمپانیەکانی هێنانی کاڵاوەرزشیەکان و بەرهەمە تاوکەری خۆراشیەکان بۆ هەرێمی کوردستان متمانەیەکی ئەوتۆ نییە کە لەسەر ڕەسەنی و کوالیتی ئەم بەرهەمانە کاتوونە هەرێمی کوردستان ئایا ڕەسەنن یاخۆ تەقلیدن بۆ ئەمە بەستە لەگەڵ یەکێک لە بەڕێوەبەرەکانی هێنانی بەرهەمە وەرزشیەکان بۆ هەرێمی کوردستان قساکەین بینەرمان بن. هەژین تو وەکو بەڕێوەبەری کۆمپانیاکی فرۆشتنی پرۆتین و کاڵاوەرزشیەکان کەسێکی ئاسایی پێویستەکە پرۆتین بخوات؟ کەسێکی یاسایی ئەگەر یاری ئاسن نەکە یاخود هیچ ڕاستەیەکی تر نەکا و شتێکی تر نەکە بۆ نەمەلەکردن یان دوو گۆڵی باسکێت بۆڵ ئەم شتانە نەکە پێویست ناکە بیخوا بە شەرتێ ئەگەر خۆی لە خواردنەکەیە ئەو ڕێژەی کە پێویستە لە ڕۆژێکە بیخۆی تقریبەن ئەوەنەی هەبێت بۆ نمونە بۆ پیا و ئەگەرێکی یاری نەکە تقریبیان 45 تا 50 گرام پرۆتینی پێویستە لە ڕۆژێکە بۆ ئافرەتیش 40 تا 45 گرام بەڵام ئەگەر یاریکە بەتەکی پێویستە بخۆت. هەموو کەسێکێت ئەم دوکانەی ئێوە پرۆتینی پێفرۆشنەوە؟ ئەگەر خوار 18 ساڵ بێ پرۆتینی پێ نافرۆشین یاخود ئەگەر نەخۆشیەکێ بێ بۆ نەخۆشی گورچیلە یان جگەر یا هەنێ نەخۆشی تر کە لەگەڵ پرۆتینەکە تەسیری هەبێ یاخود لەسەر دەرمان بێ لەسەرانە دەرمان بێ کە پرۆتینەکە ئینتراکشنی بۆ دروستکە لەگەڵ دەرمانەکە و سوودی دەرمانەکە نێڵە. ئێوە لە هەموو کەسێکە پرسن کە ئێتەم دوکانە؟ ئێمە خۆمان تا بتوانین ئەپرسین و خۆشیان پرسیارەکەن. ئەمە بەس ئێوە ئەمە ئەکەن یاخود هەموو دوکانەکانی تری فرۆشتنیم کاڵانە و شتە ئەکەن؟ باش بە حاڵی خۆمان ئەو شتاپەی لای خۆمان ئیشەکەمیان معلوماتی تەوایان هەیە و بۆ سیستمە ئیشەکەن بەڵام بۆ دوکانی پرۆتینی تر یا کۆمپانیای تر ئەوەی ئاگادار بم بەم شێوەیە ئیش ناکەن و معلوماتیشان کەم. ئەگەر یەکێک یاریزانی هەڵگری ئاسن و ئەو شتانە بێت ئێوە پرۆتین چەند پێویستە وەربگرێت لە ڕۆژەکە؟ ئەوە ئەکەوێتەوە سەرەوەی ئەبێ هەنێ هینی بۆ حسابکەی بۆ بیسیک مێتابۆلیک ڕێتی بۆ حسابکەی پیەمای بۆ حسابکەی ڕێژەی چەوری چەنە مەسڵماسی چەندێکە لە چه ئاستێکە ئاستی سەرەتاییە ئاستی پرۆفیشنەڵە هەدەفی چییە ئەوێ بۆ نمونە بۆزن زۆر سەرخە مەسڵماسی زۆر زیابێ یاوە تا بەزەوێت جسمێکی ڕەشیقی هەبێت و مەسڵماسی ئەوە نەبێت. باش ئەمەکەوەریەکرێ زیادەڕەوی تیاکرێ لەم پرۆتین وەرگرتنەیە؟ بەتەکی دیارژان زیادەڕووی تێکە بەڵام ئێمە وەکو ئەو ڕێنمایانەی کە بەخەڵکین زیادەڕووی تێ ناکەن ئێمە مینیمەم ئیفێکتیڤ دۆزیان یان کەمترین ڕێژەی کە ئیسفادەی هەبێ ئەوەی پێڵێ. باش ئەگەر زۆر بەکار بێنرێ لە زیادە کێشە دروستەکات؟ بەتەکی کێشە دروستەکە لە ڕووی ماوەیەکی کورت یاخود درێژخایەنەوە؟ کورتیش دروستێکە درێژخایەنش دروستێکە. وەکو لە ماوەیەکی کورتە لەوانەیە بۆن ئازاری مایدەی هەبێ سەری بێشێ تونوێتی زیاکە یا پرۆتین زۆر خوا لەوانەیە هەست بە هیلاکی بکە ئەم کێشانەیە بێت لە ماوەی درێژخایەنشا لەوانەیە لەسەر گورچیلە و جگەر کێشەی هەبێت. ئەم بەرهەمانەی ئێوە کە لەم دوکانە ئاسایی بینین بە هیچ فلتەرێکە ڕۆشتووە هیچ چاودێریشی بەسەرەوەیە؟ کەماوە دێنیتە ناو عێراقەوە یا ناو هەرێمی کوردستانەوە وەزارەتی تەندروستی ڕێگەپەدانی بۆکە و لە کواڵیتی کۆنتڕۆلیش فەحسەکرێت بەڵام نوعەتی فەحسکردنەکە جێ ئەوەن ینی شتێکی ڕۆتینە و فەحسێنێکە ئەو شتانی لە ناو وەختووە فەحس بکرێت ماوەدەکان فەحس ناکرێت بەس داوای سێرتفکێتەوە بەناڵێس لەکەن داوای سێرتفکێتەوە خۆریجنی لەکەن ئەمانە هەمووی وەرەقەیە و حازرە بۆ نمونە کۆنتێنتی ئەم ماوەدانی لەم پرۆتینە هەیە لەسەر وەرەقەیەکەیە ئەینێری بۆیان لە پرۆتینەکەشە لە پشتی پرۆتینەکە نووسراوە ئاینشت کۆنتنتەکانیەوە ئەم بەس ئەو دوو لیستە مقارناکەن و تەواو. باش ئەمە بەسە بۆ ئەوەی کە تۆ مەسەن بەدڵنیایە بێت ئەم دوکانەوە بە بێخەمی بتوانانی پرۆتینەکان بکرێت لە لایتەوە؟ چکە مەسەلەن لە ناوبازارە بیستراوە ئەو پرۆتینانەی کە ئەکرێ لێرە وایەکەی خۆی لە شولارە جیابێ بەڵام بەبوونی بوونی پرۆتین و نییە تایە کریاتینی تایە ئەستێرۆیدی تایە تێستۆستێرۆنی تایە چۆن ئەوە بێزەبە ئەکرێ؟
کوالتی کۆنتڕۆل شتێکی باشە هەبێ بەڵام ئەو ئیشەی کە ئێستایکەن بۆ ئیشی سەپلیمنت ناتوان بە تەواتی کۆنتڕۆلیکەن ئەگەر بەس سێری لیسکەن و سێری کۆنتێنتی پشتی فتۆکانکەن بەس نییە ئەمە لەوانەیە کۆنتێنتەکەی شتێ بێت و ماوەدی ناو پرۆتینەکە شتێکی تر بێت ئەنوا شەریکاتەیە کە لە وڵات عەرەبیەکان دروست دەکرێت و هەر بە پاکین و بە شکل وەکو شەریکە ئۆریجینەڵ وایە بەڵام ئەو ماوەدەی کە لە ناوەیە عین ماوەد نیە ئەو ماوەدە نیە کە لە پشتی پرۆتینەکە نووسراوە بۆ نمونە پرۆتین ناوی بە هیچ نەوعەیە ستیرۆیدی تیاوێ بەڵام ئەو ماوەدانەی کە تەقلیدە و لە وڵات عەرەبیەکان دروست دەکرێت ئەنابۆلیک ستیرۆیدی تایە یان هەنێ مادی تری زیان بەخشی تایە یان فاکتەری تایە بۆ ئایجێغۆنی تایە ئەمانە لە ڕووی جسمەوە جسمە ئیسفادەی لەکەی لەوانەیە لە ڕووی ئەزەڵی و ئەزەڵی و کا بەڵام لە ڕووی سەحەتەوە زیانە پێگەن سەرچاوفەرمیەکانی وەزارەتی تەندروستی حکوومەتی بەریتانیا ئامۆژگاریەکەن کە نابێت ڕۆژانە 2 ئەوەندەی بڕی پێویست پرۆتین بخورێت کە ئەمەش 105 گرام پرۆتینی ڕوتە. 3 کۆمەڵ گروپ هەیە کە نابێت پرۆتین وەربگرن ئەم پرۆتینی تاوکەری خۆراکانە ژنی دووگیان ئەوانەی کە نەخۆشی درێژخانیان هەیە لەگەڵ مناڵی خوار 18 ساڵی نابێت بە هیچ شێوەیەک وەری بگرن. ڕێژێکی دیاریکراو هەیە بۆ ئەم پرۆتینانە کە وەرگیرێ لە ڕۆژێکە لەلایەن وەرزشوانەوە لەلایەن خەڵکانی ئاساییەوە بەڵێ بە دوو جۆر خەڵکانی ئاسایی بەڕای من زۆر پێویستیان بەوە نییە یعنی خەڵکانی ئاسایی بۆ چێت یعنی پرۆتینی زیایی بۆ چییە کاربۆیدراتی زیایی بۆ چێت کە تۆ بێ ڕۆژانە ئەگە خەڵکانی ئاسایی پرۆتین بخوات و هیچ جوڵەیەک نەکەوای لێ قەڵەوێکە کە ڕاکردم کە پێشتەکە بیخوا هەر کەسێک وەرزش بکات توانێ بیخوا بەڵام ئەو نیسبەی کە بۆی داداوە بە شێوەیەکی یعنی ئێمە دوو جۆر باڵێن طریقەی پێدانمان هەیە بۆ مەوادە مکەمل یا ئەوە تا بە شێوەیەک ئەیدەیتێ هەفتانە ڕۆژانە چەند جارێک وەرزشەکە و ئەو وەرزشی کاریگەریشی وای نییە بۆیانە نایکە بۆ پاڵەوانەتی نایکە نایبێ بەتەڵی عێراق نایبێ بەتەڵی عالەم وەرزشەکەی ئەوەندە گران نییە ئەگەر لە هەفتەکە تەنها ئەو ڕۆژانە بیخوا بە سەعاتێک بە سەعات و نیوەک پێشەوەی بچێ بۆ وەرزشەکەی بە نیسبەتێکی کەم ئەو نیسبەیەش دیاری کراوە ئەوە ئاساییە بەڵام ئەوی تریان ئێمە کە ئەیدێن بە ڕاضیەکانمان بە شێوەی تەحمیل ئەیدێنێ بە شێوەی بار هەڵگر ئەیدێنێ یعنی ئەبێ ئەم یاریزانە چەندە تەدریبەکەی بەرز بۆ ئەو ڕۆژە نیسبەی پرۆتینەکە و کاربۆیدراتەکەی بۆ بەرزکەینەوە و چەندێک تەدریبەکەی ئاسان بوو نیسبەی ئەوەی بۆ دابەزین بۆ ئەوی جسم سوودی لێوەگەشتکە هەموو شتێکەیە کول زیادەکە نقصان یعنی هەموو زیادەیەک لەوانەیە خراپ بێ بۆ ئەبێ لەگەڵ تەمرینەکە بیگونجێنی ئەو ڕێژە دیاریکراوە چەندەکە جەنابێت باسی کرد کە ئەوە دەست پێیەکە لە 20 غرامەوە دەست پێیەکە هەتا 30 غرام 40 غرام 50 غرام جاری واگاتە 60 غرام هیچ کێشەیەک بۆ دروست ناکە بەڵام ئەمە چۆن ئەیدێتەوە چۆن ئەیگونجێنی لەگەڵ تەدریبەکە لەگەڵ ئەو بەرنامە تەدریبەیە چونکە بەرنامە تەدریبەکە وەکو بەڕێسم باکە چەندە قورس بێ ئەبەر نیسبەی پێدانی مکملاتی غیزاییەکەش بەرز بێ و بەرنامەکە چەند ئاسان بێ ئەبێ نیسبەکەی دابەزێنی بەو شێوە یاریزانەکە سوودی لێ وەرەگرێ وەستەکە پرۆتینی ئەوش بزانێت کە ڕۆژانە خۆی لە خواردنی خۆی وەریگرتووە بەتاکید ئێمە ئەبێت تەوازنێک باڵانسێک بزانین جسمی خۆمان بزانین چەند سواری حراریمان وەرگرتووە و چەند ئەفۆتێنین و ئەمە مۆزوعێکی زۆر گرنگە پرسیارێکی زۆر جوان بوو یعنی ئێمە ئەگەر بێت و ئەو باڵانسە نەزانین لە بینی خۆمانە لە جیاتی ئەوەی کە سوودی لێوەرگرین زەرەری لێوەرەگرین چونکە ئەگەر ئەو سوارە حراری کە لە لەشمانە لە ڕێگەی خواردنەکانی ترەوە خواردبێتمان زۆر بێ وەزائیدەن پڕۆتینیش لەگەڵیا ئەو وای لێکە کە چۆری ژێر پێست دروست دەکات و ئەم چۆریش وای لێکە کە ڕێگر ئەبێ لە ئەوەی کە تۆ بتوانی بەش بۆ ماوەیەکی دوور درێژ ڕاستەکەت ئەنجام بدەیت و کاتە سوودێکی باش وەرناگری لە وەرزشەکە هەندێک لە کۆمپانیانەی کەم پرۆتینانە ئەفرۆشن سوودی بەژمەیەک سوود دەنووسن لەسەر قوتۆکە کە ئەمامانێ بزانین لە ڕووی زانستی وایە کە ئەڵێن بۆ شەکرە ئیسفادەی لێکرێ بۆ دابەزانی کێش ئیسفادەی لێکرێ بۆ نەخۆشیەکانی زەخت ئیسفادەی لێکرێ تەنانەت ئەڵێ بۆ بەرگری لەش باشە و بۆ دژی شێرپەنجە ئیشەکە ئەمانە ئەسلیان هەیە یان هەر ئەوە ڕکلامە ئەژنا خۆی پرۆتین بە عام ئەکرێ بە چەند چوار بەشی سەرەکیەوە بەشێکیان کۆنسنترێت پرۆتین کە ئەوە نیسبەتی پرۆتین تێکەڵە لەگەڵ نیسبەتێک لە کاربۆیدرات و چەوری با بڵێن لە 100 پرۆتینەوە باقیەکەی تری چەوری و کاربۆیدرات ئەو کەسانە ئەیخۆن کە ئەیانەوێ مەسەلەن تەنها کێشی لەشیان زیاد بێ حەزەکەن کێشی لەشیان لەگەڵیشە عەزەڵات و ماسوولگەکانیشیان بەهێز بێ جۆری درۆمیان ئیزۆلینە ئەم ئیزۆلیتە کە ئیخۆن ئەمە تقریبا لە 100 پرۆتین لە 100 کاربۆیدرات و چەوریە ئەمە تەنها عەزەڵات دروستەکە و چەوریەکان دەتوێنێتەوە جا تەبعاً لێرەدا هەموو چەوری توانەوەیەک سوودی هەیە لە نەخۆشی شەکرە ئەتپارێزێ لەوە ئەتپارێزە ئەو لەو ڕوانگەیەوە تەماشا
باشایە مۆزوعەکەن یعنی هەموو توانەوەی چەوریەک لە ڕێگەی بەکارهێنانی پرۆتینەوە کە ڕێگەی ئیزۆلیتە ئەو جۆرەیان ئەبێتەوە ئەوەی کە ماسوولکە دروستکە لەگەڵی شا چەوری بتوانێتەوە جۆرێکی تریان کە ئەویش هایدرۆپرۆتینە ئەم هایدرۆپرۆتینە ئەمە لە سعری شاتۆزە گرانە لە بازاڕەکانە بە حکمەوەی ئەمە زۆر نسبەتێکی زۆری هایدرۆجینتیایە و مڕەکەبەکەی ئاسان ئەمژرە لە ڕێگەی خانەکانی لەشەوە و ئەمە بۆ کەسانی سادە و ئاسایش دەتوان بەکاری بێنن ئەمە ئەم جۆرەیە کە بەڕێزیارەکانە بەڵام ئەدرێ بە مناڵیش ئەو بەڵێ ئەدرێ بەکو پێم وتی بۆ هەموو کەسێکی ئاسایی ئەگونجێت تەمان ئەوی شار ڕێژی و ئینی خۆی هەیە و جۆرێکی تریشمانەیە کە پێوتێ کازین ئەم کازینە ئەمان زیاتر بەڵێ ئەمایان شیرە زیاتر بۆ بەکاریت کە شەوان تەلەفی عەزەلیە خۆت زمۆری عەزەلی نایەڵە زمۆری عەزەلی و عەزەلانی کە تەلەفە بن لە ئەنجامی وەرزشکردنەوە شەوان چونکە ئەمە مژینی قورسە لەلایەن خانەکانەوە بۆیە شەوان بەکارهێنێتەوە ئەبێتە هۆی ئیرتیخایەک سرخایەک لە ماسوولکەکانە جگە لەمە ئەو سوودانی کە باسەکرێ ئەمانە سوودی تەرویجن بۆ کۆمپانیانەیە خۆت هیچ شتێک نییە کە بێتە هۆی ئەوەی کە شەکرە و نازانم چی و چی ئەوە دابەزێنێ ئەمە تەنها لەو ڕوانگەیەوە سەیرەکەن بڵێ هیچ کۆمەڵە گروپێک هەیە کە پێویستەکە ئەم پرۆتینانە نەخۆن یعنی مثلەن خەڵک هەیە ئەبێ نەیخوات شتیوە هەیە ئێمە لەلایەنی پزیشکیەوە بەڕاستی ئەمە ناتوانم زۆر شمەنەوە مۆزوع ئاتۆبیەکانە چکە من لە ڕوانگەیەکی وەرزشیوە قساکەم لەوانەیە پزیشک بەهۆی کۆمەڵێک نەخۆشی و لێیەکێکی مەمنوع بکە من نازانم ئەو جۆرە چۆن و چۆن نییە ئەوە شتێکی پزیشکی سەرفە کە تایبەتە بە خۆتان و بە جیهانی پزیشکی بەڵام ئەوەی ئێمە لە وەردشایکەین هیچ جۆرێک لەمانە هیچ گروپێکمان نییە کە ئەم شتانە مەمنوع بێ هەموو جۆرە وەردشێک پێویستی بە خواردنی ئەمەیە بەڵام هەر جۆرە وەردشێک مکەملاتی غیزایی خۆی هەیە وەکو بۆ بەڕێستم بار کرد کەوتیتە ناو چه سیستمێکەوە ئەو سیستما پێویستی بە جۆرێک لە مکەملاتی غیزایی شەرت نییە هەمووی پڕۆتین بەکاربێنێ بۆ نمونە من ڕاهێنەری گۆڕەپان و مەیدانم یاریزانەکانی خۆم لە یاری 100 مەترەوە دەست پێکە هەتا ماراسۆن لە 100 متر هەتا 400 متر من زیاتر اعتماد دەکەم بەسەر کریاتین و کاربۆهیدرات لە 400 متر بەرەسەرەوە تا ماراسۆن اعتماد دەکەم بەسەر پڕۆتین و مواد دهنیەکان و ئەملاح و ڤیتامینات بۆیە یعنی لە ناو یاریەکی شا فەرقەکە نەک لەوەی کە لەبەرەوە هیچ مەمنوع نییە بۆ هیچ کەسێک لە ناو وەرزشا خراپ نییە بەڵام هەر ئەوەیە بزانی ئەیدەی بەچێوە و یاریزانە چ جۆرێکی پێویستە کاکسیروان خۆ دۆ کوڕانەرێک و پاڵەوانێک پرۆتین بەکارێنی جەناب خۆت من ئێستا ڕاهێنەرم و مامۆستای زانکۆم یاریزان نیم بەس کاتی خۆی کە یاریزان بووم ئەو کاتکەیەکی بووم لە یاریزانە باشەکانی کوردستان و پاڵەوانێکی عێراق بووم لە یاری ڕاکردنی 800 متر و 1500 مترە ئەو کات ئەم مەوادە باشانە نەبوو بەڕاستی من باسی ساڵی نەوەتەکان و ئەخیری نەوەتەکانی بۆ یەکەم کە ئەم مەوادانە بەم شێوەیە نەهاتی بۆ بازارەوە بەڵام ئەوەی هەبوو لە بازارە بە نیسبەتێکی کەم مکەملاتی غیزایی بەکارمێهێنا و ئەگەر بە تەئکید لەم سەردەما یاریزان بوومایە بە تەئکید بەکارمێهێنا سوودم لێ وەرەگرت چونکە ئەمانە خراپ نین بەڵام تەنها ئەوەیە بزانی کە چۆن بەکارێنی و ئەو شەریکە کۆمپانیانە چێن و شتی تەقلید و شتی خراپ بەکار نەهێنی هەر ئەوەیە ژینە خراپ نینە مەوادانە تەواوکەری خۆراکن مەوادی کیمیاوین بەڵام لە قەت شوێنی بە ئەومان بیر نەچێ بۆ ئاخر هین شوێنی ژەمە خۆراکی ئەساسیەکان ناگرێتەوە بڵێ نۆ دانەترشی ئەمینیمان هەیە کە لەشی مرۆڤ ناتوانێت دروستیکە پێویستە لە ڕێگەی ئەم تاواکەری خۆراکیانەوە دەستی بکەوێت بەرداوامە بین لە گفتوگۆکانمان راپۆرتمان لای FDA کە ئەڵێت لە ئەوروپایە ئاماژگاری خەڵکەکە کە بەکارهێنرێت کە لێ ناتوانن کۆنتترۆلی ئەوە بکەن کوالیتی کۆنتترۆلی ئەوروپا ناتوانێت کۆنتترۆلی بابەتەکە چۆن لە کوردستانە کۆنتترۆل دەکرێت لە ئەوروپا FDA و ئامژگاری خەڵک ناکە کە بەکارهێنێت ئەمە لامانە بە ریپۆرت کە FDA خۆی بڵای کردوتەوە لێ نابێ ینی ئامژگارێکە کە نەکرێت سەلامەت FDA خۆی لە ئەوروپا بە تەواوی کۆنتترۆلی کردووە خۆیان لیستیان هەیە ئەم ماوادانی تیابێ لەوە زیاتر نابێ ماوادی تری تیابێ لە ئەوروپا سەپلیمنتە دەچێتە بابی دەرمانەوە ناچێتە بابی خواردنەوە ینی وەکو دەرمان هەر شەریکاتی دەرمان بێژگە لە سەپلیمنت کە دەرمانی تازە دروستەکە بەکارهێنرێ پێشتر تاقیەکەنەوە بزانن چیتیایە و تأثیری چۆن و مزافاتی یان نا بەڵام لە ئەمریکا ئەمە ناکرێت لە ئەمریکا FDA ڕقابەی نەخستە سەر سەپلیمنت کە بە ئۆنلاین ئەتوانی هەموو کاڵایەکی دەست بکەوێت بێ ئەوەی هیچ کۆنتترۆل بکرێت بێزەبەت FDA لە ئەمریکا سەپلیمنتە خاتە بابی خواردنەوە ناخاتە بابی دەرمانەوە ینی ئەو علاقەی نیە فەحسی ناکات شەریکات سەپلیمنت دروست دەکا خاتە بازاڕەوە ئەیفرۆشێ بەبێوی FDA فەحسی کات و یان کۆنتترۆلی بکات پاشەوەی لە سەرەتای بەرنامەکە باوەند سیوەیلی خوێندکاری سکولی پزیشکی و نار بۆ بە دوواداچوونێکی زانستی دەربارەی پرۆتین و تەواوکەرە خۆراکیەکان
بۆ وەرزشە جیاوازەکان و بە تایبەتیش ئەو بەڕێزانەی کە یاری ئاسنەکەن کە ئێستا زیاتر ئەوانە ئەو بابەتانە بەکاردێنن دەگەڕمەوە وەلای باوان ماندوو نەبی بەخێر بێت دەفرێ خۆ بەخێر بێتەوە لەبانی و خەریکی قەناکە چۆن بوو گەشتەکە خۆش بوو زانیاری چاکمان کۆ کردەوە دەرەنجام گەیشتنە ئەوەی کە پرۆتین زەرورە بۆ لەشی مرۆڤ چکە خۆی چێکە لە پێکاتەکانی ماسوولکە بەڵام خەڵکی یاسای پێویست ناکە پرۆتینی تاڵکەری خۆراکی وەربگرێ ئەبێ هەوڵ با لە ڕێژەمە خۆراکەکانەوە دەسیکەوێ یاریزانە سەرەتاییەکانیش چ ئاسم بێ ڕاکردن بێ هەجۆرێک بێ پێویست ناکە بیخۆن باشە تو پێم بڵێ ئەم پرۆتینەوەیە کە ئێستا وێنێدانراوە لە پشتی منتوە بینەری ژەی بینێ باشەڵاوە ماسوولکەی گەورە گەورە و سنگ و شان و ئەوانە هەموو گەورە گەورە ئەو پرۆتینەوە لە مرۆڤەکە گەورەیکە نەخێرەوە تەنها پرۆتین نییە هۆرمۆن و شتیکەشی لەگەڵە بەکارێنێت چکە پرۆتین ناوگەێنێتەوە حەددا باشە خۆ هۆرمۆن بەکارهێنی نەخێر بۆ تۆ یاری ئاس نەکەی حەسەکەی تۆش کاریگەری لاوەکی درێژخایەنی زۆر هەیە وەکوسی بۆ نمونە هی هۆرمۆنەکان بۆ ماوەیەکی کورتی ئیسفادە هەیە بەڵام بۆ ماوەی درێژخایەن بەڵێ ماسوولکەکانت لەبێ و زوو ئاوسەیت و ئەو شتانەی کە خۆی ئێوێ دەسێکەوێ بەڵام دوای ماوەیەکی زۆر ماسوولکەکانە بووکێتەوە تووشی نەخۆشی دڵ و شەکرە و گورچیلە و جگەریان تێکەچێت سێکسیان لاوازە بێت باشە خوان هەندێکیان هۆرمۆنی پیاوەتیان ئەو هۆرمۆنی پیاوەتیەش خۆی لە خۆیان کاریگەری خراپیە چکە من لە لەشمانە هەیە بە بڕێکی کەم کە تۆ زیاو کرد مود زیابێ زیبکە و زیابێ تووڕەبوونی زیابێ لێدانی دڵ زیابێت تووشی جەڵدە لەوانەیە ببی ئەو کاریگەریانەی هەیە باشە وەکو خوێندکارێکی کۆلێژی پزیشکی کە لە ماوەی کەمتر لە 2 ساڵە بیتە پزیشک و وەکو دکتۆرە کارەکەی وەکو کەسێکیش کە 4 ساڵە یاری ئاسنەکەی ڕووکەرا و کامێرەیە و ئامۆژگاری خۆت بۆ گەنجەکان پێشکەش بکە بۆی کە پیان بڵێ چی بکەن وە چی بەکاربێنن بۆ بابەتی تاواکەری خۆراکی لە وەرشە جیاوازەکاندا پرۆتینی تاواکەری خۆراکی بۆ کەسانی ئاسایی پێویست نییە و نابێ بخورێ بە هیچ جۆرێک تەنانەت بۆ کەسانی کە سەرەتای دەستپێکردنی وەرزشیانە زەرور نییە بۆ ئەوانش کە پێشکەوتون لە بواری وەرزشا و یاری ئاسنەکەن بۆ ماوەیەکی زۆر بۆ ئەوان زەرورە تەنها لەژێر چاودێری پزیشک و ڕاهێنەری بە ئەزمون و ئەکادیمیە پرۆتینەکان لەوانەیە هۆرمۆنی تێبکرێت تەنانەت لە ئەمریکاش ئەمە کۆنتڕۆڵ ناکرێت بۆیە وریای ئەو پرۆتینانە بن کە تەقلیدن و ئەسڵینی لە هەرێمی کوردستانە لێرەدا بابەتەکەی من کۆتایی پێهات بەجێتان دێڵم ئەگەڕێنەوە لای دکتۆر هەڵگورد بۆ باسکردنی بابەتی فاتبێنەر واتە چۆری توێنەرەوەکان ئەزیزان من بۆ خۆم سوودێکی زۆرم لە بەدواداچوون و ڕێنماییەکانی باوەن سیویلی وەرگرت هیوادارم ئێوەش هەروە بن بیرتان بێت کە ئەوەی کە باسکرا ئەوەی کە دەکرێت بەکاربێنن بۆ وەرزشوانەکان تەنها بریتە لە پرۆتین ئەویش پرۆتین لە براند و ئەوانەی کە بەشێکی جیهانی ناسێنراون زۆر کەس دەڵێ ئێمە لە ئەمریکاوە هاتووە یانەمە بە ئۆنلاین کڕیوە هەڵبەتە بڕێکی زۆر لە ئۆنلاینانە زۆر خراپترن ئەوانە و بڕێکی زۆرە تەقلیدن و هۆرمۆنیشیان تێدایە مەرج نییە هۆرمۆن تەنها بە شێوەی دەرزیێ بەڵکو بە شێوەی حەبیژێ منە بابەتە بەجێی هەرم لە بەرنامەکانی ترا دێنەوە سەری بەڵام پاش کەمێکی تر دەسەکەین بە قسەکردن لەسەر ئەو جۆرە خەپلانی کە پێیان دەوترێت فات بێرنس یان چوری سووتێنەکان چونکە دەکرێت ئەوانە بێتە هۆی مردنی مرۆڤ لەگەڵ ماندوو نەبی باوان زۆر سپاس دکتۆر. ساڵی 1933 توێژەرێکی ئەمریکی مادەیەکی کیمیایی دۆزیەوە کە بەدای نایترۆفینۆل دەناسرێت کە ئێستا ناوەکەتان لە خواری شاشا بۆ دەنووسرێت ئەم توێژەر ئەمریکیەوەی بۆ دەرکەوت ئەگەر بێت و ئەم دەرمانە کیمیاییە لە شێوەی خەپلەیان حەبدە لەلایەن مرۆڤەوە بەکاربێت ئەوە دەبێتەوەی کە زۆر بە خێرایی کێشی بێنێتە خوارەوە بەهۆی ئەوەی کە زۆر بە خێرایی کێش دێنێتە خوارەوە و چوری دەسووتێنێ هەرزوو ئەم حەبابوو بە شتێکی باو لەناو ئەو بەڕێزانەی کە یاری لەش جوانی و لەش ڕێکی دەکەن بۆی بە خێرایی لەشیان بێنە خوارەوە و دەرکەوتەیەشی ماسوولکەی زۆریان هەبێت بەڵام بۆی کاریگەرە لاوەیەکانی ئەم دەرمانە کیمیاییە لەسەر لەش هەرزوو لەلایەن حکومەتی وڵاتانەوە کەوتە ژێر چاودێری وردەوە و تەنها 5 ساڵ لە پاش دۆزینەوەی و بە دیاریکراوی لە ساڵی 1938 داینایترۆفینۆل قەدەغە کرا بەڵام هەتاوەکو ئێستا داینایترۆفینۆل بە شێوەی ئۆنلاین دەست دەکەوێت و دەتوانێت بکڕێت کە کورتکراوەکەی بریتێ لە DNP بەڵام هەندێک لە کۆمپانیاکان بۆی کە لەم مەسەلەی قەدەغێ دەرچن
داهاتوون ناوی تیجاری تریان بۆ دۆزیێتەوە یان ناوی بازرگانی تریان بۆ دۆزیێتەوە هەندێک لە ناوەکانی تر کە ئێستا لەگەڵ خوێندنەوەکەیدا دەردەکەوێت بریتین لە داینۆسان دینۆک سۆلفۆبلاک نایترۆفین ئەلدیفین لەگەڵ کیمۆکس هەموو ئەمانە ناوی بازرگانی ئەو حەبەن کە وەک حەبێکی چەوری سووتێن بەکاردێت بەڵام قەدەغەیە جگە لەم حەبە کۆمەڵێک پێگاتەی تری کیمیایی هەیە کە دەکرێت وەک چەوری سووتێن بەکاربێت هەم لەلایەن خەڵکانی ئاساییەوە و هەم لەلایەن ئەو بەڕێزانەی کە یاری وەرشەکەن جا بۆ ئەوەی کە بزانین باگراوندی زانستیان بابەتە چییە لەگەڵ مامۆستا و ڕاهێنەرێکی وەرزشی ئەدوین کاکڕێبەن وەکو کەسێکی وەرزشوان و هەروە کەسێکە خاوەنی هەوڵێکی لە ژوانی ڕێژڕێکیت و لە هەموو ئەمانە گرنگتر بە شێوەیەکی ئەکادمی وەرزش خوێندووە ئێستا شەریکی خوێندنی باڵای لە بوارەکەی خۆتە باسە چۆری سووتانمان بۆ کە ئێمە هەڵبەت جاری پێشوو دوو بەرنامەمان کردووە لەسەر ماوەتە بەڵام ئێستا زیاتر پەیوەندیدار بە مەسەلەی لەشڕێکی و لە ژوانیەوەی کە خەڵک پێڵی یاری ئاسن چەند ڕێگەی زانستیمانێک کە بتوانین بۆی چۆری بسووتێنین ئێمە کە باز لە وەرزش ئەەکەین بە شێوەیەکی گشتی یەکەم ئامانج لێی کە ئەو ئامانجی کە هەمانە لێ لەش ساغیە کە باسی لەش ساغیشمان کرد ئەمڕۆ شتێک بۆ بە باوک بۆ بە نەخۆشیەکی با ئەویش قەڵەویە قەڵەویش لە ئەنجامی چیوە دروستە بێت لە ئەنجامی زۆربوونی ڕێژەی ئەو چۆری کە کۆ بێتەوە لەژێر پێستا و هەروەها لە ناو خوێنە ئێمە ئەگەر بین بمانوێت ئەم چۆریە بتوێنینەوە ئەو ڕێگانی کە یگرینە بەر لە هەمووی گرنگتر وە کە بە شێوەیەکی زانستی بێت و کەمترین زیانی لاوەکی هەبێت وەرزشکردنە تاوان وەرزشکردن کە تۆ ئەیکەی بۆ کەسێک کە قەڵەو بێت ئەگەر نەخۆش نەبێت چکەمانە هەرێکەوە بە پرۆگرامیکی تایبەتە ئاڕواگە کەسێک بێت بەستەنیا کێشەکەی ئەوە بێت کە ئەم کەسە کێشێکی زۆری هەیە ئەمە وەرزشی بێکەین بەپێی چەند پرۆگرامێک ئەوای لەکەین و کێشە دابەزێنێ بە شێوەیەکی تەندروست باش زۆر جارە مەسەلەی وەرزشە وەرزش و خواردن بێکەوە باسەکرێت ئەمە زۆر لە ئاڵلقەکانش ساحێرە تەرکیزمان زۆر زۆرە من هەندێک ژمارەم بیستۆ بۆ مناڵە نەگرتەوە خۆت لاوازکردی بۆ چۆری کەم بکەیتەوە لە سایە 20 وەرزشە لە سایە 80 خواردنە فعلەن وایە ئەو ژمارەیە ئەو ژمارەیە خۆی عادەتەن کە دانراوە ئەمە لە ناو هەوڵەکانە بە شێوەیەکتر باسیەکەین ئەمە بە 30 بە 70 باسیەکەین بەڵام ئەم ڕێژەیە طبعاً کە ئەو نسبەتە زۆرەیان ناوەتێ هەڵبەت خواردن کاریگەریەکی زۆر زۆری هەیە بۆیە ئەو ڕێژە زۆرەیان ناوەتێ ڕاستە وەرزشکردنەکە گرنگە بەڵام ئەگەر تۆ بیت لە ناو هەوڵێکی وەرزشیە نزیکەی 400 بۆ 500 کالۆری بسووتنی بچیتەوە ماڵەوە خواردنێکی چۆر بخۆیتەوە بخەیتەوە جێگەی کەواتە ئێمە هیچمان نەکرد باش ئەوەی ڕێگەیەکی ئاسانتر لە هەردووشان باس ناکرد چکە خواردن ڕێگەیەکی ئاسان نییە تەرەکردنی وەرزشیش خۆ هیلاگەتی و باز لەم حەبانێکی کە بۆ چۆری سووتان بەکارەهێنرێت جا یەکەم جار لە خەڵکی گشتی و باسی بکەین اینجا بێنە سەر یاریزانەکان کە یاری ئاسنەکەن و شتاکان کە بڵێن تەنشیف بە زمانی عەرەبی بەڵێ بۆ خەڵک حەب نەخوای چی دێ باش طبعاً ئەو کەسێک کە وەرزش نەکات ئەم فادرنەناری کە ئیستا هەیە کە چۆری بۆ ئەتوێنێتوانێ زۆر خەتەرە زۆر خراپە لەبەرەوەی تاقەوزەیەکی زۆری ئەیاتێ وای لێ ئەکات وەرزش بکات وای لێ ئەکا حرەکەیەکی زیاد لە حرەکاتەکانی ڕۆژانی خۆی بکات بۆی بتوانێت ئەو چۆریە بسووتێنێت ئەمە لە جگەلەوەی کە کۆمەڵی زیانی هەیە لەو کەسانە زیاتر دیار ئەیات کە وەرزش ناکەن بەراورد بۆی کە وەرزشەکەن بۆ نمونە زیانەکانەوە کوچی زیانەکان طبعاً ئێمە کە باسی پێکاتەکانی بکەین لە پێکاتەکانیەوە کۆمەڵێک مەوادی تایە کە ئەم مادانە کارلێرەکەن لەشی مرۆڤ وای لێ ئەکات زیان لێ بۆ نمونەیەکێک لەو مادانی کە تایەتی مادەی کەفاینی تایە مادەی کەفاینە بەرپرسە لەوەی کە وەکو ئەلەرمێک ئیشەکە لە زمتا دایم ئاگادارە ئەکاتەوانێت دایم وزەیەکی زیاد لە پێویستە ئەیات ئەگەر تۆ بێت و ئەم وزە زیایە وەرگریت و هیچ حرەکەیکی لەسەر نەکەی کاتم بۆ خۆی لە خۆیان بوو بە کێشە بمان مادەیەکی ترمان هەیە تایرۆنینەکە تایەتی ئەم تایرۆنینەوە لە هۆدی دەرەقیەکە کە زیاتر ئیش بکات لەسەر زەعیف بوونیان لەسەر توانەوەی چۆری مادەیەش تری تایە پێوترێ فایبرۆناین ئەم فایبرۆناینە چییە وا ئەکا زیاتر ئەو کەسە لە ڕێگەی میزکردنەوە زیاتر میز بکات ئەمەش کە بێتە هۆی ئەوەی لەشی وشک بێتەوە عزەتی گورچیلەکانی بات باش ئەم قسەی فادرنەرەکەی کیت ئەم زیانانەوە پێکاتانە بە هەمان شێوە پێکاتانەش ڕاستەکاڵن ئەمانە سروشتین یان گیاین یان تەنها بۆ کیمیاکان ڕاستە زیاتر من قسەم لەسەر ئەو بابەتانەیە کە کیمیاوین چکەوەی تر کە جیاییە بڵێنەوە جیهانێکی تر عالەمێکی تر مەسەلەی ئاشا بەڵام من خۆم ئەگەر نەسیحەتی خەڵکێک بکەم لەگەڵام کە بەکاری نهێنێت چجای جیایەکە بێت و یان کیمیایەکە بێت چکە هەرێکیان بە پێی ڕێژەی خۆی زەرورزیانی خۆی ئەبێت زۆرینەی ئەو دەرمانانەی کە بۆ چۆری سووتان بەکاردێت کار دەکات بۆ بەرزکردنەوەی زیندە چالاکی لەش یانەوەی کە بە زمانی ئینگلیزی بە BMR ناسراوە Basic Metabolic Rate واتە ڕێژەی بنچینەیی زیندە چالاکیەکانی لەش بۆی بەرزکردنەوەی ڕێژەی بنچینە زیندە چالاکیەکانی لەشەوە ئەم دەرمانانە وا لە لەشی مرۆڤ دەکات کە زووتر چۆرێکان بسووتێنێ بەڵام ئەم دەرمانانە وەک هەر دەرمانێکی تر
کۆمەڵێک کاریگەری لاوەشی خۆی هەیە کە باوترینیان بریتە لە ئاراقکردنەوە و وشکبوونەوە و زیاکردنی ترپەی دڵ و زیاکردنی هەناسەدان زۆرێک لەو بەڕێزانەی کە دەرمانیان حەبی چۆری سووتێنیان بەکارهێناوە وا باسی دەکەن دەڵێن کە وام لێکا بەردەوام هەستکەم گەرمامە عارەقێکی زۆر زۆرەکەمەوە ئەم عارەقکردنەوە زۆرە بەهۆی بەرزبوونەوەی ڕێژەی بنچینەیی زیندە چارەشەکانی لەشەوەی و لە ڕاستیشدا لە ڕووی زانستیەوە نیشانەیەکی مەترسیدارە لەبەرەوە هەتا ئەتوانن خۆ بپارێزن لەو حەبانەی کە چۆری سووتێنن جا ئەو حەبە چۆری سووتێنانە بەکارهێنانی لایەن وەرشوانەکان و ڕێنمایەکانی بەکارهێنانەکانی لە حاڵەتی زۆر پێویستی بەکارهێنانە لەگەڵ مامۆستەکەمان یان لەگەڵ میوانەکەمان تاوتوێکین کەسانی کە وەرزشوانن کە یاری ئاسنەکەن دەچنە پاڵەوانێتیەوە جۆرە هاچیلۆکن ویستووە فڵان کەس هەبێکی خوارد بۆی کە تۆزێک زەعیف بێتەوە وای کرد دنیا میز بکە بۆ پاڵەوانێتەکە بێ پاڵەوانێتەکەش نەکرا فڵان کەس فڵان هەبەخوا بۆی کە چەوری لەشیان کەم بێتەوە بۆ وەرشارەکەن کێشێکی هەیە بێگومان بۆ ئەوان کێشەی هەیە بەڵام وەکو باسم کرد کێشەکە بۆ ئەوان کەمترێکە لەبەرەوەی کە وەرزشی لەسەر ئەنجامێن بۆ نمونە ئێستامەکە باسی ئەو مادەم کردکەوە ئەکات لەش زیاتر ئەو ئاوە دەربات تۆ کەسێکە هێنی کە وەرزش ئەکات نەتیجەیەکی هیلاکە بێت هەمیشە پێویستی بۆیە ئاو زیاتر وەرگێ کە ئەم زیاتر ئاو وەرئەگرێت تقریباً تۆزێک ئەتوانێت تعویزی و ئاوە زۆرە بکاتوانێکە لێ ڕۆشتووە بەڵام ئەوەی کە خۆی ئامادەکە بۆ پاڵەوانێتی و کە تەنشیف ئەکات زیاتر پەنا ناباتە بەرفات بێنەکان زیاتر هەوڵەیات بە ڕێگەی کەمکردنەوەی خواردنەکەی و خواردنانی کە بۆی تەرخانەکرێت لەگەڵ وەرزشەکە ئەو چۆریە بسووتێنێت چکە و فات بێنەرە زیاتر و کەسانە کە بەکاری هێنن کە کێشێکی زۆریان هەیە و قەڵەوەن بەڵام ئەوەی کە خۆی ئامادەکەەوە پاڵەوانێتێک لای لەش جوانە شەر نییە قەڵەو بێت لەشێکی ڕێکی هەیە بەڵام ئەوێ زیاتر لەشی وشک بکاتەوە تۆ لەبەرەوەی کە خاوەنی هەوڵێکی لەشجوانیت لە هەوڵەکە لە زۆربەی هەوڵەکان ئەسان پرۆتینە فرۆشێ و هەم هەندێک هۆرمۆن و هەمیش فاتبێنەرەکان فاتبێنەرە هەیە بەڵێ هەمە بووی فرۆشی کە بە خەڵکی شەڕی بەکاری نێنە بەڵێ ئێمە خاڵێکی زۆر گرنگ هەیە کە لێرەیە باسی کەین ئەم فاتبێنانەی کە دانراوە ئەبێ کەسێک بەکاری بێنێت کە لەژێر چاودێری خۆمان نابێت ویان لەژێر چاودێری پزیشکا بێت چونکە ئێمە زەرەر و زیانەکانی ئەزانین یەک دوو ئەزانین بۆ چ جۆرە تەمەنێک بەکارێت چکە یەکەم شت کە لی نووسراوە بە گەوریڵێ بۆ خوارد تەمەنی 18 ساڵ نابێت یعنی من یاریزانم هەیە خوارد تەمەنی 18 ساڵ ئەگەر بزانم بە هەموو حیاتی یاری بکە زەعیف نابێت مستەحیلەوەی بمێ و اینجا پێش لە هەموو ئەوانەش گرنگتر هەتاوەکو تاکید نەبین لە تەندروستی ئەو کەسە ئەمە قەت ناتوانین شتێکی لەو جۆرەی بینێت چکە مەسئولیەتە بۆ سەر خۆمان و کۆمەڵە تەسیراتی باڵین کاریگەری لاوەکی هەیە لەسەر دڵێتی لەسەر گورچیلێتی منە بزانم ئەو کەسە ئایا کەسێکی ساغە یان کەسێکە نەخۆشی هەیە چکەمە خۆی لە خۆیان باش نییەوە کەسێک نەخۆش بێت طبعاً خراپترێکە بووی باشە تۆ خۆی و قوڕاهێنەرەکان تریش خۆتان شیاوەزان بووی کە تەندروستی خەڵک هەڵبسەنگێن بووی کە بزانە تەندروستیشی باشایە مەسەلەی هەڵسەنگانی تەندروستەکە لای ئێمە نیە ینی من زۆر کەس بۆلام ئەڵێت با بڵێن ئینزیلاقمە یان فەقەراتمە یەکسەر پێڵم و دکتۆری کە پێی وتی بە پێمان بڵێت مان بڵێ ئینزیلاقەوە لە چ فەقەرەیەکە لە کوایە چیان ئێمە بەپێی ئەوە ئەتوانین شتی بۆ بکەین ئەمە لەلایەکی ترەوە کێشەی هەندێک لە ڕاهێنەرەکان چییە احترامان بۆیان لەگەڵ ڕێزمان بۆیان کە کەسێکە لە خۆیەوە هاتووە بۆ ڕاهێنەر تۆ ئەبێت کە خۆت ناونان ڕاهێنەریان کەسێک پێ بڵێ ڕاهێنەر ئەبێ کەسێکی ئەکادیمی بی کەسێک بیت ئەزمونێکی باشە لەوە هەبێ خوێندنەوەیەکی باشە هەبێت لەگەڵ چەند زمانێک بزانی بۆی بتوانانی لە ئینتەرنێتەوە لە وێبسایتە عالەمیەکانەوە معلومات وەرگری لەسەر شتانە ئەوە خۆتان مۆڵەتان نییە و ڕاهێنان ڕاهێزان وەرناگرن بۆ بابەتان بەڵێ مۆڵەتمان هەیە بەڵام ئەو مۆڵەتە من بە کیفایەتی نازانم چکە مۆڵەتێکی سێ چوار ڕۆژی کەسێک ناکا بە ڕاهێنەر لە خۆرێکی سێ چوار ڕۆژی بەتاکید باش کەواتە تۆ زەحمەت کێشە ڕێنمایی زەحمەت کێشە ڕێنمایی دەبە ئەو کەسانی کە لە هەر شوێنیشتی بە فاتبێنەر ئەوەی بنیاوەریان کردووە ئەو کامەرەوەی کە بینێت بتوانێت ڕاستەوخۆ جوێی لە قسەکانی مامۆستا بێت کە بە شێوەیەکی ئەکادیمیەم کارە ئازانێت من پاش ڕێنماییەکانی مامۆستا دێم بۆ خزمەتتان بەڵێ گرنگترین شت بۆ کەسانی کە بەکاری هێناوەیان بەتەمایە بەکاری بێنێەوەیان ئێستا لەوەیە کە بەکاری بێنێت تەمانەوانی کە باسمان کرد کۆمەڵێک زیانی هەبوو وەکو پێشتم باسکردن بەڵام ئێوە توان خۆتان بە دوور بگرن لەوە یەکەم بەڕێنمایی کەسێکی شارەزا یان ڕاهێنەرەکە و وەری بگرە دوو ئەوەی کە بوو دیاری کراوە کە پێتڵێ ئەوەنە دەنک بخۆ یان ئەوەنە ڕێژەی ئەوەی لێ بەکاربێنێت لەوە زیاتر زیاڕەویتیان مەکە سێ لە زۆربیانە
ئەو تێبینیە هەیە کە ئەڵێ پێش خەوتن بەکار نایە بە هۆی بوونی ئەو مادانی کە تایەتی کەوات لێکا خەوە درەنتر بێت. چوار خواردنەوەی ئاو زۆر گرنگە بۆ کەسانی کە ئەوە بەکارەهێنێت، چونکە ئەگەروانە بێت لە شوشکە بێتەوە ئاو کەمەکات بەم حاڵەتەش ڕاستە تۆ لەواسی کێشە دابەزێ، بەڵام لە ڕووی تەندروستیەوە زەرەرەکەی تو بێتە هۆی وشوبوونەوەی پێست و جەستە و گورچیلەکانیش کە لە هەمووی گرنگترە زیانی پێگات. توانای لەش لە کارکردنی زیندە چالاشیەکاندا یان ڕێژەی بنچینەی زیندە چالاکی لەش لە کەسێکەوە بۆ کەسێکی تر جیاوازی هەیە. ئەمە بەپێی پێکهاتەی لەش یان بەپێی قەبارەی لەش، واروها بەپێی تەمەن و بەپێی ڕەگەز و بەپێی جینەکان دەگۆڕێت. واتەویش بابەتێکەکە بابەتی بە ماوەی کاریگەری لەسەری هەیە. لەبەرەوە هەندێک کەس دەبینی کە دەڵێت من ئەشخۆم و کەچی قەڵەو نابم، لەوانەیە تا ڕادێگەوە پەیوەندی بەوە هەبێت کە ئەو کەسانە ڕێژەی بنچینەی زیندە چالاکیان بەرزتر لە کەسانی تر. جگەلەوەش ڕەگەز بە شێوەیەکی گشتی خانمان ڕێژەی زیندە چالاکی بنچینەییان کەمتر لە پیاوان. بە مانایەکی تر خانمان ئاسانتر قەڵەو دەبن لە پیاوان و هەروەها لەوانەمەش هۆکاری ئەوە بێت کە لە خانماندا چەوری زیاترە لە پیاوان. جگەلەوەش تەمەن لەگەڵ بەسەرۆچوونی تەمەنی مرۆڤدا بڕی ماسوولکەکان لە لەشیدا کەم دەکاتەوە کە بە تایبەتی لە پاش تەمەنی 50 ساڵیەوە پوکانەوەی ماسوولکەکان دەست پێ دەکات. لەبەرەوە لەو بەڕێزانی کە تەمەنیان لەسەر وترەوەیە ڕێژەی بنچینەی زیندە چالاکی کەمترە و ماسوولکەکان کەمتر دەبێتەوە و ئاسانتر قەڵەو دەبن بەراورد بە گەنجەکان. لەبەرەوە یەکێک لە باشترین ڕێگاکان بۆ بەرزکردنەوەی ڕێژەی بنچینەی زیندە چالاشی یان بۆی کە لاواز بین و یان بەلای کەمەوە قەڵەو نەبین بریتە لە بەرزکردنەوەی ئەم پێکاتی ماسوولکانەی لەشی مرۆڤ کە ئاسانترین ڕێگا بریتە لە وەرزشکردن. بەڵام پێش وەرزشکردنەکە دەمەوێت سەرستان بۆ ڕابکێشم کە لە گرنگترین کاریگەرە لاوێشەکانی ئەو حەبوو دەرمانانەی کە بۆ چۆری سووتان بەکاردێت کە بریتە لە وشک بوونەوە و وشک بوونەوە کاریگەری لەسەر سەرجەم بەشەکان و کۆندامەکانی لەشی مرۆڤ هەیە لە تاڵێک مووی سەرەوە هەتاوەکو بنی پێ، هەر لە چاو، هەر لە دەموددان، هەر لە سی و هەر لە گورچیلەکانەوە. لە هەندێک دۆخیشدا سێدانە دۆخی تۆمارکراو هەیە کە بەهۆی بەکارهێنانی حەبی چۆری سووتانەوە یان بە تایبەتی بەکارهێنانی DNPەوە خەڵک لە وڵاتانی دەرەوەدا مردووە، دوور بێ لەیەوە. بەڵام ڕێگای ئاسانتر لەمە بریتە لە وەرزشکردن. بۆی وەرزشکردنەوە دەتوانین ماسوولکەکانمان زیاد بکەین و ڕێژەی بنچینەی زیندە کردارەکانمان زیاد بکەین. جا بۆ مەبەستە لە ئەڵقەی داهاتووە باسی وەرزشکردنتان بۆ بکەین. تا ئەڵقەیە بەخواتان ئەسپێرم، هیوادارم هەرگیز پێویستان بە دکتۆر و خەستەخانە و حەبوو دەرمان نەبێت. شەوگارتان شاد، ڕێزی هەڵگورد و ستافی بەرنامەی لەش ساغی قبول بکەن. خواتان لەگەڵ. پاییز پاییز بوو چ خێزان، پاییز پاییز بوو چ خێزان. لازم أكاي نايلوهن